مسلمانانی خۆشەویست سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. خوای گەورە قەلەمی عەفو بەسەر تاوانەکانماندا بێنێت. خوای گەورە ڕاوەستاومان کە لەم ژیانە کورتە فانیە لە دنیادا لەسەر ئیمان. خوای گەورە ڕەحمی خۆیمان بەسەردا ببارێنێ. خوای گەورە بەهانای برایانی مسلمانمان بێ لە هەموو دنیا، بەتایبەت بەهانای برایانی مسلمانانمان بێ لە غەزەی بریندار و خوێن لێچۆڕاو. خوای گەورە ئەو زوڵمەیان لەسەر لادا. خوای گەورە هەر میللەتێ هەر قەومێ لەژێر زوڵمایە دەستی زوڵمیان لەسەر لادا و بەسەریان بێخێ. خوای گەورە ئێمەی مسلمانیش لەسەر دینەکەی خۆی ڕاوەستا و بکا لەم دنیایە و لە قیامەتیشدا بە ئیمانی سەلیم و بە قەلبی سەلیم زندومان بکاتەوە ئینشاءالله. خۆشەویستان، لە وتاری ئەمڕۆکەدا دەمەوێ باسی بەهایەکی جوانی مرۆڤایەتی و ئیسلام بکەم، باسی بەها و ڕەوشتێک بکەم کە هەمومان بەڕاستی پێویستمانە لە ژیانی ڕۆژانەمان لە نێوان یەکتردا پەیڕەوی بکەین. باسی بەها و ڕەوشتێ دەکەم کە بەڕاستی دەرخستنی سەقافەت و گەورەیی و تێگەشتوویی و تەواضعی ئینسانی مسلمانە. هەمومان زۆرمان پێویست بەو ڕەوشتەیە کە بەداخەوە ئەمڕۆ زۆر فەرامۆشمان کردووە. ئەم ڕەوشتە و ئەم بەها جوانەش پێی دەگوترێ ئەلیعتیذار، واتە داوای لێبوردنکردن لە یەکتر لە کاتێکەوە دڵی یەک دەیەشێنین، لە کاتێکەوە هەڵە و خراپە بەرامبەر بە یەکتر دەکەین. بەڕاستی ئینسان مادام لە ژیاندا بێ بەدەر نییە لەوەی کەوا تووشی هەڵە و تاوان بێ. هەرچەندە ئینسانی مسلمان ئەو کاتە پێی دەگوترێ مسلمانێکی تەواو کە مسلمانان لە دەست و لە زوبانی ئەمین بن. وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئینسانی مسلمان ئەو کەسەیە کەوا مسلمانان لە دەست و لە زوبانی ئەمین بن، واتە ئازاریان پێ نەگەێنێ، نە بە زوبان نە بە کردەوە نە بە دەست. بەڵام لەبەر ئەوەی کەوا ئینسانین، ئێمە مەلائیکەت نین، مەعسووم نین، هەمومان قابلی هەڵە و تاوان و گوناحین. هەر وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ كل ابن آدم خطاء وخير الخطائين التوابون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو ئینسانێ تاوان ئەکا، هەڵە ئەکا، گوناح ئەکا، بەڵام باشترین گوناحکەر و تاوانکار ئەو کەسەیەکەوە تەوبە ئەکا و پەشیمان ئەبێتەوە، داوای لێبوردن دەکا لەو گوناح و تاوانەی کەوا کردوێتی. ئینسان لە دنیادا کاتێک کە هەڵە و تاوان دەکا، یا ئەوەتانێ هەڵە و تاوان و گوناحەکەی لە بینی خۆی و خوایە، حەق اللهە بەسەریەوە، یا ئەوەتانێ حەق الناسە. ئەگەر حەق الله بوو بەڕاستی تەوبەیەکی ڕاستەقینە، گەڕانەوەیەکی جوان بۆ لای ئەڵڵا، نزیکە خوای گەورە لێت خۆش بێ. چۆن خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دوو نمونەمان بۆ دێنێتەوە، نمونەیەک لەسەر ئەو کەسەی کەوا گوناح و تاوان دەکا بەڵام دواتر پەشیمان دەبێتەوە و داوای لێبوردن ئەکا، و نمونەیەکی لەسەر شەیطان، وەک لەو ئاەتەی پێشوو خوێنمانەوە کاتێک کە خوای گەورە دەفەرمێ ولقد خلقناكم ثم صورناكم ثم قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس لم يكن من الساجدين. خوای گەورە لێرەدا باسی ئەوەمان بۆ دەکا کاتێک کە خوای گەورە ئادەمی دروست کرد و ئەمری کرد کەوا شەیطان سەجدە بەرێ، مەلایکەتان سەجدە بەرن بۆ ئادەم، هەموو مەلایکەتانی خوای گەورە فەرمانی خوایان بەجێهێنا ئیلا شەیطان نەبێ سەجدەی نەبێت. کاتێک کە گوناحی کرد و پێ فەرمانی خوای کرد، خوای گەورە پرسیاری لێ کرد قال ما منعك ألا تسجد إذ أمرتك. شەیطان چی وای لە تۆ کرد کەوا سەجدە نەبەی بۆ ئادەم کاتێکەوە من ئەمرم پێ کردی؟ ئالەوێدا شەیطان هەستی بە تاوانی خۆی نەکرد و کیبر گرتی لە جیاتیەوەی کەواتەوە بە بکا و بگەڕێتەوە بۆ لای خوا. قال أنا خير منه، گوتی من باشترم لە ئادەم یا رب، خلقتني من نار وخلقته من طين. ئەو من لە ئاگر دروست کردووە و ئەویش لە قوڕ دروست کردووە. ئەوە بوو کە خوای گەورە لە دوای ئەوە
شەیطان دەردەکا لە بەهەشتا و بەنەعەتی دەکات. ئەوە نمونەی ئەو کەسانەی کەوا مصیرن لەسەر گوناح و تاوانی خۆیان و کیبر دەیانگرێ و داوای لێبوردن ناکە. بەڵام تەمەشای نمونەی ئادەم و حەواش دەکەین کاتێکەوە بێفەرمانی خوایان کرد دارەکەیان خوارد لە بەهەشتا و کاتێک کە خوای گەورە عیقابی لێگرتن و گوتی بۆ بێفەرمانی منتان کرد ئەوان گوتیان قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اعترافیان بە تاوانی خۆیان کرد و گوتیان خوایە بەڕاستی ئێمە زوڵممان کرد گوناحمان کرد تاوانمان کرد زوڵممان لە نەفسی خۆمان کرد خوایە ئەگەر لێمان خۆش نەبی ئێمە خەسارەتمەندین. ئەوە بۆ گوناحێکەوە لە نێوان ئێوە و ئێمە و خوددایە حەق اللهە بەسەرمانەوە دەرگای تەوبە واڵایە ئینسانی عاقڵ و ژیر ئەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و داوای لێبوردن دەکات. بەڵام باوریابین ئەوەی کەوا من دەمەوێ لە وتارە باسی بکەم ئەوەیە کەوا داوای لێبوردن لە یەکتر بکەین کاتێکەوە دڵەکان دەشکێنین کاتێکەوە تاوان بەرامبەر یەکتراکەین کاتێکەوە ڕق و کینە بەرامبەر یەک هەڵدەگرین ئینسانی مسلمان دەبێت تاوان دەبێت بچێت داوای لێبوردن بکات بۆەوەی لە قیامەتە مفلیس نەبێت چکم واللهی زۆرینەمان لەسەر یەکتر مفلیس دەبین ها لە قیامەتە. ئەوە بزانن تەنها بە نوێژ و ڕۆژ و زەکات ناچینە بەهەشتەوە. ئەوە بزانن زۆرینەی مرۆڤەکان لەسەر یەکتر دەستنە دۆزەخەوە. چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەصحابەکانی پرسی فەرمووی ئەتەدرون من المفلس فەرمووی دەزانن مفلیس کێیە؟ لە ئەصحابەکانی خۆی پرسی ئەوانیش فەرمیان المفلس فينا من لا درهم له ولا مطاع. فەرمیان مفلیس لای ئێمە ئەو کەسەیە کە نە دینار و دۆلار و درهەمی هەیە و نە هیچ شتێکی هەیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن المفلس من أمتي براستي إنساني مفلس لأمتي من أو كسيا يأتي يوم القيامة لروج قيامتا دي بصلاة وصيام وزكاة نيجي كردوا الروجي قلتوا الزكاة داوة وات عبادة رب العالمين كردوا ويأتي قد شتم هذا وقذف هذا وأكل مال هذا وسفك دم هذا وضرب هذا. بەڵام دێ جنێوی بەو مسلمانە داوە ناوی ئەو مسلمانەی هێناوە غەیبەتی ئەو مسلمانەی کردووە ماڵی ئەو مسلمانەی خواردووە خوێنی ئەو مسلمانەی ڕێشتووە لەو مسلمانەی داوە لەو کاتەدا دەفەرمێ فيعطى هذا من حسناته ويعطى هذا من حسناته. اینجا دێن لە چاکەی ئەم کابرایە هەڵدەگرن و دەیکەنە سەر تەرازووی خاوەن حەقەکە هەتا وەکو ئەو کاتی کە چاکەیە بێ. ئەگەر هات و نەجاتی بوو ئەوە باشە ئەگەر نا ئوخیض من خەتایاهم دێن لە خراپەکانی کابرای خاوەن حەق هەڵدەگرن ئەی خەنە سەر شانی تۆپی دەچێت دۆزەخەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ویستی لەو فەرمودەیەدا پێمان بگێنێ ئەی مسلمان ئاگادار بە تەنها بە نوێژ و ڕۆژ و زەکات تۆ ناچێ بەهەشتەوە. ئەوانە حەق اللهە لەسەرت ئاگاد لە حەق الناس بێ کاتێکەوە دڵی کەسێک دەهێشێنیت بڕۆ داوای لێبوردنی لێ بکە. بەڕاستی ئەو سەقافەتە لە ناو ئێمە نەماوە. بەڕاستی ئەبینین کەوا زۆر بە ئاسانی دەتوانین دڵی یەک بێشێنین ئەتوانین خەم بدەین بە یەک ئەتوانین حەقی یەک بخۆین بەڵام زۆر بەلامانەوە قورسە کە بچینە بەردەمی ئەو کەسەی دڵمان شکاندووە پێی بڵێ براکەم داوای لێبوردن دەکەم ئای چەند ماڵ وێران بوو لەبەر ئەوەی کەوا خێرزانەکان ئامادەنین داوای لێبوردن لە یەکتر بکەن. پیاو ئامادە نیە جارێ ئەگەر هەزار جار غەڵەتی کردێ بەرامبەر بە خێرزانی خۆی پێی بڵێ ژنەکە داوای لێبوردن دەکەم من هەڵم. ژنەکە بە هەمان شێوە ئامادە نیە ڕۆژێ لە ڕۆژان پێی بڵێ پیاوەکە تخوا بمبورە لەبەر خوا بەڕاستی ئەم داوای لێبوردنەیە دەرگای فیتنە دائەخا کێشەکان بچووک ئەکاتەوە دڵەکان ئارام دەکا لە دنیادا بە ئارامی بە خۆشەویستی بە برایەتی ئەژین و لە قیامەتیشا مفلیس نابین. بەڵام ئەمڕۆ ئێمە لەوەدا زۆر دوورین زۆر جار کیبر ئەمانگرێ واللهی جاری وا هەبووە لە نێوان دوو برا بووین کە کێشەیان هەبووە چوین گوتمانە کاکە گیان ئاژمنەوە ئەو کەسەی کەوا خاوەن حەق بووە حەقی هەبووە لەسەر ئەوی تر توێتی واللهی مامۆستا بەس بێ پێم بڵێ داوای لێبوردنم لێ بکە واللهی هیچم لە دڵ نامێنێ ئاش دەبمەوە لەگەڵی. بەڵام چوین گوتمانە کاکە گیان ڕەحمەتی خوا لێ بێ واللهی تۆ زوڵمت لەو کابرایە کردووە
کەچی ئەو بە داوای لێبوردنێک دڵی پاک ئەبێتەوە بەرامبەرت ئامادەیە لێت خۆش بێ ئامادەیە برایەتی نوێ کاتەوە توێتی جامە چێ من بچم داوای لێبوردنی لێ ها سەیری ئەم کیبرە بکە توێتی من چێم پێ دەڵێن ئەو چێ پێ دەڵێن چۆن شەیتان گوتیانە خەیر منه من باشترم لەو ئەویش دەڵێن من ئاوام من بچم داوای لە فلان کەس بکەم بڵێم وەڵا کاکە بمبورە بڕۆ بۆ ناچی ئەم کیبرە چیە تۆی گرتووە وەڵڵا بەمە گەورە ئەبی داواکردنی لێبوردن لە کاتێکەوە هەست بە هەڵەیە دەکەی بەرامبەر موسڵمانێک کردوتە بچووکت ناکاتەوە گەورەت دەکا تۆ لە ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەورەتر نی کاتێکەوە لەگەڵ ئیمامی عومەرە دەمەقاڵیەک دەبێ ئیمامی ئەبوبەکری سدیق دەنگ هەڵدەبڕێ ئیمامی عومەر تووڕاکە ئیمامی عومەر مەجلیسەکە بەجێ دێڵێ و دەڕوا ئەبوبەکری سدیق بە دوای دەکەوێ داوای لێ دەکات دەڵێ ئەی عومەر بمبورە من هەڵە بووم بەڵام ئیمامی عومەر جوابی ناداتەوە ئەویش دەگەڕێتەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوەش واز نایەنێ ئەبوبەکری سدیق بڵێ دەی کاکە کەیفی خۆیەتی من جارێ گوتم بمبورە ئەو دەرگای بەسەر منا داخست و منی نەبووری دەی بەخوا منی قسەی لەگەڵ ناکەم چون زۆر جار ئەبینی بە جارێک لێبوردن کابرا لێت خۆش نابێ بڕۆ دووبارەیکەوە بڕۆ کەسێ ڕاست پێرە بڕۆ پەشیمان بەوە والله ئەجر لە لای رب العالمینە والله پێی گەورە دەبی ئەبوبەکری سدیق کاتی ئیمامی عومەر تووڕا بێ بە دوایدا ئەچێ دەڵێ بمبورە ئەویش نایبورێ ئەگەڕێتەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوبەکری سدیق پێی دەڵێ یا رسول الله لەگەڵ ئیمامی عومەرە مناقەشەیەکمان بوو دەنگم هەڵبڕی عومەرم تووڕە کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری ئەبوبەکر دەکا ئەبوبەکر دەڵێ یا رسول الله داوای لێخۆشبوونم بۆ بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەی ئەبا بەکر یغفر الله لك خوای گەورە لە تۆ خۆش بووە خوا لە تۆ خۆش بووە خوا لە تۆ خۆش بووە سێ جار پێی ئەڵێ اینجا لەو کاتەدا ئیمامی عومەریش پەشیمانە بێتەوە کە پەشیمانە بێتەوە دەگەڕێتەوە بۆی بچێ ئەبوبەکری سدیق ببینێ و دڵی چاکاتەوە بزانە ئینسانی مسلمان ئاوایە ئیمان وا لێ دەکا برابی ئینەمە المؤمنون ئیخوە پێش شەرم نەبێ بە براکەی خۆت بڵێ گەردەنم ئازاد پێش شەرم نەبێ بڕۆی پێی بڵێ داوای لێبوردن دەکەم پێش شەرم نەبێ بڵێ من هەڵەم کرد من ئینسانم من معسووم نیم قابلی هەڵەم بەڵام ئێمە پێمان شەرمە والله زۆر جار دەبینی 100% دەزانێ هەڵەیە ئەزانێ ڕێگایەکی گرتووە خۆش پێی رازی نییە بەڵام پێی کەمیە تەواضع بنوێنێ پێی عیبە بچێ داوای لێبوردن بکە ئای چەند کێشە هەبووە بە داوای لێبوردنێک کۆتایی پێدەهات بەس بچوو با کابرا بیگوت با کاکە وەڵڵاهی ببوورە من هەڵە بووم تەواو کۆتایی پێدەهات بەڵام ئەم کیبرە وای کردووە خەڵکی تێدا کوژراوە ئەم کیبرە وای کردووە ژنی تێدا تەلاق دراوە بۆ لەبەرەوەی کەوا کیبر وای کرد نەتوانێت داوای لێبوردن بکە کێشەکە بچووک بکاتەوە دەرگای شەیتان دابخا شەیتان دێ زیاتر و زیاتر دەرفەت دێنێ و بەینەکانمان تێگەدا چەند کەسێ ئێستا بە ساڵ قسە لەگەڵ یەک ناکا بەخوا قەسەم یەکیان جورئەتی ئەوە بکە بچێ بۆ لای ئەوی تریان پێی بڵێ داوای لێبوردن دەکەم جارەی لەبەر هیچ نا لەبەر خوا لە ترسی خوا لە ترسی قیامەتت بۆی کەوا مفلیس نەبی بۆی شەرمەزاری قاپی خوا نەبی بۆی خۆشەویستی لە نێوانتان زیاد بێ بەو نیەتەوە بڕۆ لەبەر خوا ها تەواضع بنوێنە والله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وما تواضع أحد لله إلا رفعه الله هیچ کەسێک نییە لەبەر خوای گەورە تەواضع بنوێنێ إلا خوای گەورە بەرزی ئەکاتە ئەبوبەکری سدیقە و تەواضع دەنوێنێ لە ئیمامی عومەر گەورەترە یەکەم مسلمانە کە بڕوای بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم بەس کە دەزانێ ئەم ئیمامی عومەری تووڕە کردو بە دوای دەڕائەکە داوای لێبوردنی لێەکە بۆش واز نانێ دەچێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی شەکوای خۆی باتەوە و ئەویش بێتن تاوەکو شەفاعەتی بۆ بکا و داوای لێخۆشبوونی بۆ بکە اینجا ئیمامی عومەر دێتن لەو کاتەشدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تووڕیەوە سەیری ئیمامی عومەر دەکا وەک بڵێ چۆن دەبێت تۆ دڵی ئەبوبەکری سدیق دێشێنی ئەبوبەکری سدیقیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ والله أنا كنت أظلم والله أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ظلم لەو کردووە من دەنگم بەرز کردوێتەوە من ئەوەم تووڕە کردووە بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرزەنشتی ئیمامی عومەر نەکات ئیسلام ئاوامان فێر دەکا کە بەڕاستی تەواضع بنوێنین لە بەرامبەر یەکترە لە کاتی کێشەیەک لە کاتی هەڵەیەک لە کاتی دڵێکەوە دەیشکێنیت کیبر نەتگرێ و بچی داوای لێبوردنی لێ بکەی ئێمە ئەمڕۆ زۆر دوورین ئاوا پەروەردە نەکراوین
واللهی دەبوایە ئێمەی مسلمان وا پەروەردە بکرێین بەڵام دیوتانە لە زمانی ئینگلیزیدا سۆری لە هەموو شەیەک زیاتر دەکەوێتە بەرچاومان کەسێک نییە لە وشەی سۆری نەگا کە دەڵێ ببوورە آخر من واللهی هەندێشت هەیە معجیبم کاتێکەوە دەیبینم ئەوان پەیڕەوی دەکەن ئێمە لێی دوورین ئەوان جێبەجێ دەکەن ئێمە لێی بێبەرین لە ساڵی 2003 و 4 ئەوانە مناڵەکانم لە ڕەوضە بوون لە نەرویج واللهی زۆر جار دیقەتم دەدا ئەگەر منداڵێک غەدری بکرد با لە منداڵێک شتێکی لێبستان باە یان ئازاری پێ بدا باە مامۆستاکەی دەهات دەیگوت دەبێ ئیلا پێی بڵێ ببوورە ئیلا دەبێ بچی بەو منداڵە بڵێ ئونشل ئەو منداڵە چەند ئینکاری کرد بە دەیگوشتیوانە ئیلا دەبێ بچی بڵێ ئونشل داوای لێبردم کەی بڵێ بمبوورە بۆ لەبەرەوەی لە مناڵیە دەیانەوێت ڕای بێنن کەوا حقد و بغض و ڕق لە ناو دڵیان دانەدی ئێمەی مسلمان دەبێ ئاوابین بەرامبەر بە یەکتر ئێمە دەبێت نەفسی خۆمان بشکێنین ئەو نەفسە بیسە چییە وا لێ بکا بە ساڵ لەگەڵ برایەکەت قسان نەکەی ئەو نەفسە پیسە چییە پێت عەیبی بە خێزانەکەی خۆت بڵێ ببوورە ئەو نەفسە پیسە چییە ئافرەتێ نەتوانێت بە مێردی خۆی بڵێ ببوورە ئەو نەفسە پیسە چییە کەوا لێ بکە بتوانی فیتنەیەکی گەورە بکوژێنیەوە بە داوای لێبوردنێک والله هیچی تێ ناچێت و دەزانی لە لای خوای گەورە چه ئەجرێکت هەیە کە بۆتیە سەبەبی ئەوەی کەوا فیتنەیەکی گەورە بکوژێنیەوەیان بینی خۆت و برایەکی خۆت چاکەیتەوە یا ماڵەکەت ئارام بکەیتەوە بۆی لە دنیا و لە قیامەتا بە ئارامی بژین با فێری ئەوە بین لە کاتێکەوە هەڵە و تاوان بەرامبەر یەکتر دەکەین لە کاتێک دڵی کەسێ بە وشەیەک دەهێشێنین بچین داوای لێبوردنی لێ بکەین و اعتیزاری بۆ بێنینەوە و بۆی تعویز بکەینەوە آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ عەبدوڵڵای ئیبن ئەبی مەکتوم هاتە لای لەو کاتەشدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەرانی قوڕەیش خەریک بوو قسەی دەکرد کە بینی پیاوێکی کوێر عەبدوڵڵای کوڕی مەکتوم هاتووە ئەویش خەریکی وەیە کەوا قسە دەکات بۆ سەرانی قوڕەیش تموحی هەیە کەوا بیان کە بە مسلمان پشتی خۆی لەو وەرجێڕا خەریکی قسەکردن و لەگەڵ ئەواندا ئەویش لەو کاتەدا عەبدوڵڵا پێی دەڵێ یا رسول الله علمني مما علمك الله فێرم کە لەو دینەی کە خوای گەورە فێری تۆی کردووە فێرم کە لەوەی کەوا خوا فێری کردووی بەڵام ئەو جوابی ناداتەوە پشتی تێدەکا لەبەرەوەی ڕووی کردووەتە گەورەکانی قوڕەیش تاوەکو بانگیان کە بۆ ئیسلام ها لەم کاتەدا خوا عتاب لە پێغەمبەری خوا دەگرێت صلی الله عليه وسلم سوورەتی عەبەسا دادەبەزێنێ بەسەر پێغەمبەری خوادا اینجا دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو اعتیزارێک وەکو دڵچاکردنەوەیەک بۆ ئەم پیاوە کە چاوی نابینایە هەر جارێک کە بیبینی باە عەباکەی خۆی دادەخست و بانگی دەکرد دەیگوت مەرحەبا بمن عاتبنی فيه ربي بخير بێ ئەو کەسێکەوە بووە سەبەبی وەی کەوا خوای گەورە عیتاب لە من بگری ئەوە ئیسلامە ئیسلام ئاوایە دڵی یەک چاکەینەوە خۆت بە گەورە مەزانە تۆ چی داماو هەر هەمیشە خۆت بەڕاست دەزانی تۆ چی داما و پێ عەیبە داوایەکی لێبوردن بکەی لە برایەکی مسلمانت لە خێرزانت لە جیرانت لە شاگردت لە وەستاد لە مامۆستات لە قوتابیت ئاخر ژیان ئاوا خۆش دەبێ کاتێکەوە بتوانین بە یەک داوای لێبوردن کێشەیەکی گەورە بکوژێنینەوە لێرە ئەگەر شانت بە شانی کەسێ بکەوێت دەڵێ سۆری بەڵام لای خۆمان لەسەر قولاییتێک لەسەر هۆڕینێک لەسەر مۆڕەکردنێک لەسەر یەکتر لەگەڵ یەکتر جاری وا هەیە پیاوی تێدا کوژراوە هەر مۆڕەیان کردووە مۆڕە بۆ سەیرم دەکەیت بۆ سەیرم دەکەم ئاواوە دەی بابە یەک داوای لێبوردن ئەو فیتنانە دەکوژێنێت خوایە داوای لێبوردن دەکەین لە تۆ یا ڕەب العالەمین لە هەموو گوناح و تاوانێکەوە کردومان و داوای لێبوردن دەکەین لە هەموو برایانی مسلمانمان یا ڕەب خوایە گەردەنی هەموو مسلمانان ئازابێ خوایە گەردەنی هەموو مسلمانان ئازابێ خوایە گەردەنی هەموو مسلمانان ئازابێ یا ڕەبی خوایە دڵێکمان بدەیتێ کەوا تەواضع بنوێنین لە پێناو تۆدا هەمیشە دڵەکان چاکەینەوە فیتنەکان بکوژێنینەوە دەرگای شەیطان دابخەین یا ڕەب العالەمین لێت دەپاڕێینەوە برایەکی مسلمان تازە گوتی دوعام بۆ بکەن بۆ براکەم کە نەخۆشی سەرەتانی هەیە یا ئەڵڵا یا ئەڵڵا خەڵکانێکی زۆر مبتەلایە بە نەخۆشی خوایە دەرگاکاندا ئەخرێ زۆر جار بەڕووماندا زۆر جار بێئومێد دەبین زۆر جار خەم دڵمان دەکات بە ماڵێکی تەنگ و تاریک یا ڕەب العالەمین هانا بۆ تۆ دێنین یا ئەڵڵا شیفای ئەو برایە و هەموو مسلمانان بدەی یا ئەڵڵا شیفای ئەو برایە و هەموو مسلمانان بدەی یا ئەڵڵا شیفای ئەو برایە و هەموو مسلمانان بدەی خوایە شیفای عاجلیان بۆ بنێری خوایە کەسانێکی زۆر
چاوەڕێی شیفای تۆن یا رب العالمین دەروی خێریان لێ بکەیتەوە شیفایان بۆ بنێری یا ئەرحەم الراحمین یا رب خوایە بەهانای مسلمانان بێ لە هەموو دنیا یا رب خوایە زوڵم و ستەم لادەی لەسەرمان یا ئەرحەم الراحمین یا رب خوایە عزت بۆ مسلمانان بجێڕیەوە خوایە لە خەم ڕزگارمان کە یا الله یا رب خوایە لەو کەسانە بین کە لە ڕۆژی دواییدا بەدەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوی کەوسەر دەخۆنەوە خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی قەرزی قەرزارانمان سوک بکەی ئەولادەکانمان صالح بکەی ئەوەی ئەولادی نیە یا ئەرحەم الراحمین ئەولادی صالحی پێ بدەی آمین آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار